إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما أما بعد فإن أصدق الحديث كلام الله سبحانه وتعالى وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار خۆشەویستان بەڕێزان ئەگەڕێینەوە بۆ سلسلەی باسکردنی ژیاننامەی پێغەمبەران على نبينا وعليهم أفضل الصلاة والسلام ولو تاری ئیمڕۆشماندا کۆتایی بە ژیاننامەی پێغەمبەری خوا سولەیمان دێنین براکان پێغەمبەری خوا سولەیمان ئەو کوڕە چاکە بوو براکانم کە خوای پەروەردگار بەخشیە پێغەمبەری خوا داود عليه السلام و لە دوای باوکی بەڕاستی ئەم کوڕە چاکە سمعەتی باوکی پاراست و لەسەر ڕێباز و ڕچکەی باوکی ڕۆی چکە زۆر مهمەوە زۆر گرینگە ئەولاد وەفادار بێ سمعەتی باوکی لەکەدار نەکە هەموو باوکێک بایی خۆی پێگەیەکی جەماوەری هەیە هەموو باوکێک بایی خۆی ڕێز و احترام و مەنزیلەتێکی هەیە لە ناو کۆمەڵگا بەڵام بەداخەوە ئایداخی گرانم بۆ ئەولادی ئیمڕۆ کاتێکە عەیبەیان لا نییە ئەگەر لە خوا نەترسێ کاتێکە شەرم ناکە ئەگە ویجدان و زەمیری نەبێ گوێی لە هەستی دایک و باوک نییە و بە خەساری ئەدا دایک و باوکی عەیبدار ئەکا بەڵام براکانم پێغەمبەری خوا سولەیمان عەلەیهی سەلام ئەوها نەبوو پیاوێکی بەڕێز بوو پێغەمبەری خوایە مەلیک و پاشای زەمانە ئەوەندە چاک بوو بەڕێزەکان خوای پەروەردگار ئەو بەهرە و ئەو موعجیزانەی پێی بەخشی کە کاتێ شایەنی ئەوە بوو کە خەڵکی و هەروەها جوولەکەکان و هەروەها گەلی یەهود کە ئیمان لەسەر دەستی بێنن ئەو بەڕێزەکانم چۆن لەگەڵ مرۆڤەکان قسەیە کرد ئەوها لەگەڵ ئەنژەڵ و تەیروتواڵ و باڵندە و حەشەراتە قسەیە کرد و هەروەها چۆن ئیمڕۆ تەیارەیەک سەرۆکەکانی ئەم سەردەمە ئەهێنێ و ئەبە ئاوها بە ئیزنی خوای پەروەردگار با ئەی هاورد و ئەی برد و هەر وڵاتێک بیویستایە و هەروەها براکانم ئەو جنۆکەی کە ئێمە بە چاو نایبینین چەندێ مەعشەڕی جنۆکە هەبوو هەموو ژێردەستە و موسەخەری پێغەمبەری خوا سولەیمان بوو بەڵام بەداخەوە گەلی یەهود و گەلی جوولەکە وەک چۆن قورئانی مبارەک زۆر زەمیانی کردو براکان بەرەوەی گەلێکی عیناد بوون گەلێکی چاوقایم بوون گەلێکی سەرکەش بوون بە ئاسانی ناهاتنە ڕا لە جیاتی ئەوەی سوپاسگوزاری پێغەمبەرەکەیان بکردایە و هەروەها لەسەر دەستی ئیمانیان بە هاوردە هەستان تۆمەتباریان کرد بۆی کە ئەم پیاوە بە سحر وڵاتە باتە ڕێوە والعیاذ بالله ئەو بوو بەڕێزەکانم هەسان شانیان قایم کرد لە سحر کردن بە ئیستیعانە و بە پەیوەندیکردن لەگەڵ جنۆکەیە چونکە با باش بزانین براکان ساحرێک نابێتە ساحر ئەگەر جنێک نەپەرستێ هەرچی فەرمانێکی پێ ئەکا دەبێ بەجێ بگەێنێ جار وای ئەمری پێکاڵێ بڕۆ لە خۆت بدە دەبێت لە خۆی بدە جار وای ئەمری پێکا ئەڵێ فڵانە شت یاخود هەر غەرازێک بێ لە ماڵەکەت هەڵی واسە یان فڵانە ئاژەڵمان بۆ سەر ببڕە پەرژین بێ لە ڕووتان لە ناو مەرافق یان جار وایە ئەڵێ بە پیسایەکەی خۆت یان بە میزەکەی خۆت دەموچاوت بشۆ هەرچی یەکیان بێ دەبێ بیکە ئەو کاتە ئەوانش موسەخەری ئەبن ئەمەیە حاڵی ئەو فاڵچی و ئەو جادوکەرانەی کە ئیمڕۆ خەڵک بە ڕێزیان لێگرێ وەگە لێشیان شتێکیان لێ عاسی بێ ئەچنە لایەن ئەوانش قورئانێکیان داناوە
یاخود ئەگەر نوشتەکەت بۆ بکات لە سەروی نوشتەکە و ئاەتێکت بۆ نووسێ ئەی خۆ ناڵێ من ئەوە حاڵمە، ئەی خۆ ناڵێ من ئەوها پیاوێکی خراپ. بە هەر حاڵ براکان ئەوان بڵاو بۆ لەو سەردەما کە جنۆکەکان لە غەیب بەزانن، بەڵام ڕەب العالەمین ئەمەی پێ قبوڵ نەبوو براکە. هەسا وایسی جنۆکەکان بە درۆ بخاتەوە لە ڕێگەی مردنەکەی پێغەمبەری خوا سولەیمان عەلەیهی سەلام. پێشتر پێغەمبەری خوا سولەیمان بڕیارێکی دەرکرد، بڕیارەکەشەوە بوو هەر کەسێ بڵێت جنۆکە یاخود هەر کەسێک لە غەیب ئەزانێ دەبوایە بکوژرێ لەو سەردەمەدا. ئەو بوو براکانم کاتێکە کاتی مردنی پێغەمبەری خوا سولەیمان هات عەلەیهی سەلام، خوای پەروەردگار لە کاتی نێشکردندا مرانی. بە چ شێوەیەکش مرانی براکان؟ دەبەرەوەی پیاوچاکان و ئەولیا و صالحین و صدیقین و ئەنبیا قیامی نێژەکانیان دوور و درێژە. کاتێکە وەستاوە لە قیامدا لەبەرەوەی قیامەکەی دوور و درێژ بوو خۆی ئەداتەبان ئەو عەسا و داردەستە و گۆچانەی کە بەدەسێەوە. کاتێککە خۆی دایەبانە پێشترش چونکە خۆشی لە غەیبی نازانی و جنۆکەکانش لە غەیبیان نازانی. جنۆکەی ڕاست پاردبوو چەند پرۆژەیەک ئەنجام بدەن. بۆیە جنۆکە مراقەبەیانە کرد ئایا پێغەمبەری خوا سولەیمان چی ئەکا. ئەو بوو خۆشەویستان کاتێک کە خۆی داوەتەبان گۆچانەکەیە رب العالمین لەوێ ڕۆحی کێشا سولەیمانی موراند عەلەیهی سەلام. بۆیە خوای پەروەردگارە فەرمی لە سوورەتی سەبە لە ئایەتی 12 فلما قضينا عليه الموت ما دلهم على موته إلا دابة الأرض تأكل من سأته فلما خر تبينت الجن أن لو كانوا يعلمون الغيب ما لبثوا في العذاب المهين. سبحان الله. علماء فرمن آياتك باسي ماوي نكردو بس علماء فرمن بو ماوي صالك أو وستاندنا خايان دي هەتاکو مۆرانە دێ براکانم دابەت الأرض کە ئەڕەضەی پێوترێ بە عارەبی بە کورداری خۆمان مۆرانەی پێوترێ. خوای پەروەردگار مۆرانەی نارد کە دارعاساکەی خوارد. ساڵێکی پێچوو بۆ ساڵێکی پێچوو براکانم دوای ئەوەی کە پێغەمبەری خوا سولەیمان مۆرانە هەموو دارعاساکەی خوارد و دارعاسا نەما و بەرەوە بوو ئەمجا خەڵکی زانی سولەیمان وەفاتی کردو عەلەیهی سەلام هەسان مۆرانەیان هاوردوتیان بە شەو ڕۆژێ چەندێک لە دارەخوا و حیسابی درێژی گۆچانەکەیان کردوتیان ئەمە ساڵێکە بێ پێغەمبەری خوا سولەیمان وەفاتی کردووە بە بێ ئەو قیاس و تاریخە بێ بۆ ماوەی ساڵێک براکان. ئەو کاتە جن زانی کە خۆیان قەنەعەتیان بە خۆیان هاورد کە لە غەیب نازانن و خەڵکیش زانی کە ئەو کەسانی ئەیانود جن و یاخود ساحرەکان لە غەیب بەزانن بە درۆ کەوتنەوە. سبحان الله. بەڵێ بەڕێزەکان ئەو بوو لە دوای خۆشی زانایان زۆر هەوڵیاندا کە ئەو بیر و باوڕە لەناو خەڵک نەمینێ کە جادو فاڵچی و ساحر و ئەمانە لە غەیب نازانن براکان. ئیستەش بەداخەوە لەناو ئێمە باوە قەنەعەتتان هەیە پیاو هەیە ئالێرە دانیشتووە قەنەعەتی بەم قسەیە نییە. ئەلێم براکانم چونکە لە مەجلیسەکان دانشین مناقەشەمان لەگەڵەکەن کابرا ماڵێکی لێ ئەدزرێ سبحان الله بەبێ ئەوەی سەبر بگرێ یاخود قەنەعەتی وابێ کە رب العالمین ئەگە ئەو ماڵە حەڵال بێگەڕێتەوە یەکسەر بۆ لای ئاوێ نەگر ئەڕوا بۆ لای فاڵچی ئەڕوا کوڕەکەی نەخۆشەکەوێ لە ترسی ژنەکەی لەخوا ناترسێ باشش گوێی لە موتارێ لەخوا ناترسێ یەکسەر بۆ لای فاڵچی ئەڕوا بۆ لای جادوکەر ئەڕوا. بەڵام داخی گرانم خۆشەویستان کە ئەو حکومەتانەی کە کاتێ کە چۆن قەتل جەریمەیە چۆن کوشتن و بڕین جەریمەیە ئەگەر سحریش ئەوها جەریمە بووایە لە دەستور و قانونی وڵات یەک ساحر نامە براکان. والله چەندێک کوشتن و بڕین و قەتل زەرەری هەیە بۆ خەڵکی ئەوها سحرکردنش ئەوها هامشۆکردنی فاڵچی و جادوکەرەکان کاریگەری هەیە لەسەر خەڵکی براکانم. ئەو ئاژاوانەی کە لەناو ماڵەکانە بەگشتی زۆربەی زۆری خەتای جادوکەر و فاڵچیەکانە بۆ براکان. سەرەکەی گەنجێک دڵی بە کچێکەوەی یە قسمەتی نەنووسراوە لای رب العالمین ئەو کچەی نادەنێ یەکسەرە چ ئینتیقامە سەنێ بە 5,000 واللهی نایەلم ئەو ئافرژن و پیاوە خێر و خۆشی لە یەکتری بدین شوشیان کردە یەکتری نابێ مناڵیان ببێ هەتا مردن دەبێ ژیانیان تەدمیرکەم یەکەمە فاڵچی و ساحر نەبێ ئەم گەنجە لە چوو ئەتوانێ ئەم نورازە گەندەڵە بێنێتە کایەوە یاخود کابرا سێرەکەی منافسێکی هەیە لە ئیش و کار و تیجارەت یا رب العالمین تەقسیمی ئەرزاقی کردو تو بۆ قەنەعەتت بە ڕزقەکەی خۆت نییە چی لە ڕێگەی سحرە والله ماڵی کاولەکەم وای لێک لە ڕێگەی جنەوە لە ڕێگەی ئینسانی فاسدەوە ئەو فاڵچی و ساحر و جادوکەرانە ئەوەنە زەرەریان هەیە بەڵام ئینسانی ئیماندار نابراکە ئینسانی ئیماندارش هەیە هەر لە موتارە دانیشتووە
ئەگە ماڵەکەی دزرا قەناعەت هەیە سەبر هەیە خۆ ابتیلایە براکەن خوای پەروەردگار پێمانی ابتیلاتانەکەم بە زەرەر بە زیان بە مردنی ماڵ و مناڵتان بە نەخۆشی و ئافات و ئاهات سەبر بگرە تو واچیتە لای فاڵچیە مجرد چوونەکەت بۆ لای چل ڕۆژ نوێژت قبول نابێ وەگەر بڕاتش پێ هات بڕاتش پێی هاورد و بە عەلمە و کافر ئەبی چی داوە لەم تاوانە زەبە لە حایکی تەمەل خۆتە بۆیە بەڕێزەکانم شانی ئیماندار دەبێت سەبر بگرێ مناڵەکەت نەخۆشەکەوێ زۆر کەس مناڵی هەبوو نەخۆش بوو چاک بوو ماڵەکەی دزرا هاتەوە خۆ ئەبتیلای کرد بەڵام ئینسانی ئیمان زەعیف ئینسانی تێنەگەیشتوو جاهل ئینسانی دوژمنی خۆ ناچێت بۆ لای ئاوێنەگر و ئەچێ بۆ لای فاڵچی و ئەچێ بۆ لای ساحر بۆیە لە وڵات و لە شارە و لە زۆربەی شارەکانی تر سیرەکەی ئەو کەسانە بەڕێزن بەداخەوە ڕزق و ڕۆزیەکیان دەسەکەوێ ڕۆژانە بەمبێ ئیش و بێکارێ بە شازی ژیانە بەنەسەر لەبەرەوەی خەڵکی بۆیان مسەخەر بووە براکان بە هەر حاڵ بەڕێزەکان ئەگەڕێم و ئەڵێم با سەبرمان هەبێ لەسەر ئەو ئافات و ئاهاتانەی کە بەسەرمان دێ با وەک جوولەکە نەبین براکان جوولەکە قەومێک بوون زۆر دژایەتی پێغەمبەرەکانیان کردو بۆیە ڕەب العالەمین لەسەریانی نووسی و هەتا ڕۆژی قیامەت ماوە نەماوە دەبێ ئیهانە بکرێ بە بەڵگەی ئەو ئاەتەی سوورەتی ئەعراف آياتي 167 خواي پروردگار فرمي وإذ تأذن ربك ليبعثن عليهم إلى يوم القيامة من يسومهم سوء العذاب إن ربك لسريع العقاب علماء فرمنا قسي ميجوي جو لك بكي براكان لبروي أوها بيغمبركانيان عزيز داوة بيغمبركانيان بدروخ الصوتو حتى روجي قيامت ما ونماوا بين أي بي سي چيان بسردي بابليكان ئاشوورێکان نەبوخەدنەسڕ بەختونسڕ ئاخر شت هتلەر براکان هەرجار یەکێکیان بۆ نازڵە بێکە لە ناویاندا و ئیهانەیان کا و تووشی سزای زەبەلەحیان بکە بۆیە ئیستەش ئیبرۆ و ئاژاوە فەسادەی بڵاوێکەنەوە خوای پەروەردگار یوقەیض لەهم من يعاقبهم و ئەو ئاەتەیان لەسەر تەطبیق بکە بەڵام ئەوەی مایەی دەرس و عیبرەتە ئێمە باوەگەوان نەبین براکان با ئێمە ئیمانمان بە ئاەتەکانی خوای پەروەردگار هەبێ وأم چیرۆک و قسەس و ژیان نامەی پێغەمبەران والله هەمووی دەرس و عیبرەتە بۆ ئێمە کە دەرس و سوودی لێ وەرگری ئینسانی عاقڵ متأکدم براکان ئەو ئینسانەی کە لە موتارەتێکە باش دەرسی لێ وەرەگرێ ئەمما ئینسانێکش جاهل و نەزان بێ ئیسفادەی نییە لەگەڵی بەڵام لەگەڵ ئەوەشە ڕجایان لێکەین لەبەر خاتر خوای پەروەردگار تەوبە بکەن واز لەوە بێنن لە ژنەکەت مەترسێ لە خوا بترسێ مناڵەکەت لە خوا خۆشتر نەوێ خۆت تووشی کوفر مەکە بە سای مناڵەکەتەوە پارەکەت خۆشتر نەوێ ئەو وەرەقە دۆلارە و شەدە دۆلارانە لە خوا خۆشتر نەوێ ئەگە ماڵەکەت دزرا سەبر بگرە حەڵال بێ ڕەب العالەمین بۆ تێگەڕێنێتەوە مەچۆ لای ئینسانی فاڵچی و جادوکەر تا بزانی چی بکەی باشە و چی نەکەی باشە یاخود ئەی گەنج ئەو ئافرەتی کە دڵت پێوێتی لە خوا خۆشترت نەوێ مەچۆ بۆ لای فاڵچووی و جادوکەر و قاوەگر و ئەم شتانە سەبرت هەبێ براکەم احتیمالە خێری پێ نیە و ئافرەت و نەبوو بە نەسیبت نەک بچیت وەڵا گوستیلەیەکی بۆ بەی میریگەیەکی بۆ بەی بۆ لەبانێ خێنێ و قوڕەکاتە سەرتا و قوڕش چۆتە سەر خۆیە خوا ئیسلاحمان کە و ئیسلاحی ئەولادەکانمان کە وخاترینەوە جوانەکانی آمين وبارك الله لي ولكم في القرآن العظيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على النبي الأمين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين لم يجو تاريخي يهود دابرا كانم كاتك زانایان باسی مێژووی یەهودەکەن ئەڵێن ژیان نامەی ئەوان بە چەند عەهد و سەردەمێکا تێپەڕ بوو ئەم سەردەمەی تاالوت و پێغەمبەری خوا داوود و پێغەمبەری خوا سولەیمان عەهد المولوکی پێوترێ سەردەمێکی زێڕینەی بوو چونکە لەوە نعمەت گەورەتر نییە براکانم ئەگەر لە وڵاتێک بژەی حاکم و سەرۆکەکەی ساڵحان بێ کار بە دینی خوای پەروەردگار بکا بۆیە ئەم سێ مەلیکە تاالوت و ئەمجا داوود و ئەمجا سولەیمان زۆر سەردەمێکی خۆش ژیان لە پاڵ ئەم سەرۆک و پاشایانە چونکە هەم ساڵحان بوون و هەم حکمڕانێتێکەیان بەو شێوەیە بوو کە کاتێ ڕەب العالەمین پێی خۆش بوو لە دوای ئەوان عەسر الئینقیسام دەست پێکا عەسری تەشەتوت عەسری براکوژی عەسری ناکۆکی عەسری خلاف چونکە هەبوو براکانم لە دوای مردنی پێغەمبەری خوا سولەیمان کاتێک کە ڕوحب عام بن سولەیمان ئەو بوو وایسی جێگری باوکی بکە لە خلافەت و لە سەرۆکایەتی و لە پاشایەتی ئەو بوو جوولەکەکان لی کۆبوونەوە وتیان بە مەرجێک ئێمە دان بە حکمڕانێتێکەی تو ئەنەین دەبێت دینمان بۆ ئاسان کەیتەوە
ئەو دینداری باوکت باسی کرد بۆ ئێمە قورس دینداریمان بۆ ئاسان